كركوكا كتابخاني هنار بضايا كسيهنا يبار كركوكا كتابخاني هنار بضايا كسيهنا يبار هنر لبشارة هرشروكا وكوكش إروش بكر سركا هنر لبشارة هرشروكا وكوكش إروش بكر سركا وفي كركوك التقينا المسرح يجمعنا وفي كركوك التقينا المسرح يجمعنا أعطيني خبزا ومسرحا أعطيك الشعب المثقفا أعطيني خبزا ومسرحا أعطيك الشعب المثقفا لەم شارەدا شانۆ سەلماندی هەرگەشە حاشا لەبوونی دەکرێت کەچی هەرهەشە کەرکووک ناسنامەی هونەرە گەرچی بەختی ڕەشە ئەدرەوشێتەوە بڵندە هەمیشە سەرکەشە ئامادەبوانی بەڕێز دوجار ئەمڕۆ پاش سێ ڕۆژ فێستیڤاڵی شانۆی شەقام لە کەرکووک کۆتایی دێت و هەمووان چاوەڕوانی دەرەنجامی ئەو فێستیڤاڵین هەمووان بەخێر بێن بۆ شانۆ یاخود بۆ فێستیڤاڵی شانۆی شەقام لە کەرکووک بەو هیوایەین جارێکی دیکە لەگەڵ بڕگە و بابەتەکانی ئەم فێستیڤاڵەدا کات و ساتێکی خۆش بەسەر بەرن دەستپێکی فێستیڤاڵ وتەیەک پێشکەش دەکرێت لەلایەن بەڕێز نەژاد نەجم بەڕێوەبەری فێستیڤاڵی شانۆی شەقام لە کەرکووک كركوكا كتابخاني هنار بضايا كسيهنا يبار ئەم کاتتان باش میوانە بەڕێزەکان گروپە بەشدارەکان دیارە ئەمڕۆ دوای سێ ڕۆژ کۆتاییمان بە فستیڤاڵی نێودەوڵەتی شەشەمین فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی شەقام لە کەرکووک دەهێنین و نایشی هێنین لەبەرەوەی بەردەوامە بێ فستیڤاڵ ئازیزان لە ماوەی سێ ڕۆژ فستیڤاڵ بە سەرپەرشتی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ڕۆشنبیری کوردستان بەڕێوەبەرایەتی گشتی سلێمانی و بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونەری کەرکووک کە باوکاری گروپی شانۆی هەوار لە شاری کەرکووک بۆ ماوەی سێ ڕۆژ بەردەوامی هەبوو کە 11 نمایش بەڕەسمی بەشداری کرد لەگەڵ ورکشۆپێک بۆ ماوەی 4 ڕۆژ لەگەڵ پانێڵێکی کراوە لەگەڵ ئەو جەژن و ئەو زەماوەندە گەورەی کە لە کەرکووک کرا و لە هیچ شارێکی کوردستان بەو جۆرە نەکرا دوای 2 مانگ بۆ 3 مانگ گفتوگۆ و کێشە و گرفت لە نێوان 2 فستیڤاڵ دواتر بە ئەنجام گەیشتین فستیڤاڵ بە هاوبەشی بکرێت و بەم جۆرە کە فستیڤاڵی شانۆی شەقام بەسەر بەخۆی و فستیڤاڵی شانۆی هۆڵ بەسەر بەخۆی دەستی بەکارەکانی کرد دیارە من ئەمەوێت لێرەوە داوا لە جەنابی وەزیر
کە نوێنەرەکەیان بەڕێز کاک نامیق هەورامی بەرپرسی پەیوەندیەکان و نوێنەری جەنابی وەزیر لێرەیە بە جەنابیان بڵێم فستیڤاڵی شانۆی شەقام کە خۆتان ڕاستەوخۆ چرکە بە چرکە لە ناو ئەو کەژاوە و لە ناو ئەو نمایشانەی شانۆ بوون ئەمە بگەێننە جەنابی وەزیر و وەزارەت بۆی پیان بڵێن شانۆی شەقام چەند زەرورە بۆ ئەم شارە. ئێمە هەروە لە خۆڕا بیرمان لە شانۆی شەقام نەکردوێتەوە لە شاری کەرکووک کۆمەڵێ هۆکار هەن هەرچەنە شانۆی شەقام ئێستا بۆتە شانۆیەکی جیهانی و پسپۆڕایەتی لە هەموو دنیا ناڵێم جێی هۆڵی گردوێتەوە بەڵام هاوشان لەگەڵ هۆڵە کاریگەری زیاتر بووە. ڕۆژانێک ئێمە لەم شارە لە 2014 دەستمان کردە نمایش شانۆی شەقام بە نائەدالەتی دژی نائەدالەتی دروست بوو بە 5 نمایشەوە دەستی پێ کرد بۆیە ئێستا لە 2022 بە هەمان معانات و گرفت و کێشەی دارایی دعمی معنەوی و مادی بەردەوامی هەبوو دەیان کێشە و دەیان گرفتی بۆ دروست بوو بەڵام ئێمە تەحەدای هەموو گرفتەکانمان کێشەکانمان کرد و بەردەوام بووین. بۆیە لێرەوەڵێم زۆر سپاس بۆ جەنابی وەزیر و وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەت نوێنەرەکەی بەڕێز کاک نامیق هەورامیەکەین. سپاس بۆ و میوانە ئازیزانە سپاس بۆ ئەو گروپە بەشداربووانی کە ماوەی 3 ڕۆژ بە زەحمەت دەستمان پێی کرد. سپاس بۆ هاوڕێکانم لە گروپی شانۆی هەوار لە سەندیکای هونەرمەندانی کوردستان لقی کەرکووک سەندیکای هونەرمەندانی عێراق لقی کەرکووک هەموو ئەو هاوکار و هاوڕێیانەمان هەر لە حزبی حکومی کە هەر لە بەڕێز کاک ڕەوەندی مەلا مەحموود ماوەسا حەسیبە کاک نامیق هەورامی بە تایبەت کاک ڕێبین محەممەد ناوەندی ڕێکخراوە دیموکراتەکان کاک عەبدوڵڵا سەنتەری ڕۆشنبیری کەرکووک کە ڕۆڵێکی زۆر گەورەی هەبوو کاک ڕزگاری دارەی گشتی هەموو ئازیزانێک پشتیوان بوون. هیوادارم ساڵی ئایندە ئەو معانات و گرفتانەمان نەبێ. نامەوە کاتان زۆر بەرم بەڵام فستیڤاڵی شانۆی شەقام بە پشتیوانی هەموو هاوکار و ئازیزانەی ئێمە هەموو ساڵێک بەردەوامە بێ. زۆر سپاس. بڵێ ئەو دوانم پێ بڵێ خەرەج و عوزێر بەڵێ باخە ئێستا من ناوچەند لێبووداوەکەم خەڵکێکی زۆر لێرە
دیارە خات و خاڵدارێکێکە لە ئەو کەسانەی کە بڕبڕی پشتی سەرخستنی فێستیڤاڵەکەیە، خانمێکی ئەکتیڤ و چالاک کە هەمیشە جێدەستی دیار بووە. زانکۆی کتاب زانکۆی کتاب وفي كركوك التقينا المسرح يجمعنا وفي كركوك التقينا. لە هەمان کاتدا نوێنەری زانکۆی کتاب قەڵغانی ڕێزلێنانی مۆڵ ئۆف کەرکووکیش وەردەگرێت. دیارە ئەم شوێنانە ڕۆڵیان هەبووە لە سەرخستنی فێستیڤاڵ و هەمیشە توانیویانە خزمەتی ڕەوتی شانۆ بکەن هەر کەس و بە پێی ئەندازە و توانا و ئەو سەلیقە و توانایی کە هەیەی. فريق ركن علي فريجي. ئەگەر نوێنەرێکیان لێرە بێت فەرمانگەی تەندروستی کەرکووک. تەواوی ئەو کەسانەی کە لێرە ئاماژە بەناوەکانیان دەکرێت یاخود تەواوی ئەو شوێنان و ئەو دەستگایانی کە لێرە ئاماژەیان پێ دەکرێت و قەڵغانیان پێدەبەخشرێت هەوێنی سەرکەوتنی فێستیڤاڵی شانووی شەقام بوونە لە کەرکووک. بۆیە فێستیڤاڵ بە مافی خۆیانی دەزانێ خەڵاتیان بکات. فەرمانگەی تەندروستی کەرکووک. بەڵێ سپاس بۆ کاک نەژار نەژم. ئێساش کاتی ئەوەیە با گۆرانی و بە میوزیکی جوانی کەرکووکیانە ئێرە یاخود فێستیڤاڵەکە جوانتر و ڕازاوەتر بکەین. سەرەتای دەستپێکی هونەریانەش لەلایەن هونەرمەند عیماد جافەوە گۆرانیەک پێشکەش دەکات با بفەرمێت. كركوك كتابخانەی هونەر بەدایان کەسی هێنایە بەر. كركوك كتابخانەی هونەر بەدایان کەسی هێنایە بەر. هونەر لەم شارە هەر چرۆکە وەکو تیشکی ڕۆژ دەکەن سەرەکە. هونەر لەم شارە هەر چرۆکە وەکو تیشکی ڕۆژ دەکەن سەرەکە. وفي كركوك التقينا المسرح يجمعنا وفي كركوك التقينا المسرح دكتور علي حيدر درع داتا فيستيفال. دكتور تجمع فناني كركوك العشية بو فيستيفال دكتور علي حيدر. ريتارك مان بورونكاتوا شانو همو مان كودكاتوا ريتارك مان بورونكاتوا شانو هويني اشتي وشاديه
شان و هەوێنی ئاشتی و شادیە مایەی ئەلو بەڵێ بەڕێزان ئێستا دکتۆر عەلی حەیدەر نوێنەری تەجەموعی فەنانینی کەرکووک قەڵغانێک دەبەخشێ بە سەرۆکی فێستیڤاڵ با بفەرمێت. بەڕێزان ئاگادارتانەکەینەوە کە بە شێوەیەکی ڕاستە و خۆ کەناڵی عێراقیەی کوردی فێستیڤاڵی شانۆی شەقام لە کەرکووک پەخش دەکات.
مساء الخير أيها الضيوف الكرام، نرحب بكم باسم إدارة مهرجان مسرح الشارع، باسم حكومة إقليم كردستان، وزارة الشباب، وزارة الثقافة والشباب، المديرية العامة للثقافة والفنون فرع السليمانية، المديرية العامة للثقافة والفنون فرع كركوك، فرقة مسرح هوار للمسرح. اليوم نرحب بكم أجمل ترحيب، ويشرفنا أن نختم هذا المهرجان معكم على الخير والبركة، وأتمنى أن نلتقي في القادم إن شاء الله، ونعتذر عن أي تقصير، فهكذا المهرجانات تحصل دائما فيها قصور، فأنتم أهلا في المهرجان. لا يسعني إلا أن أشكركم وأشكر كل من ساند هذا المهرجان في المؤسسات الفنية داخل محافظة كركوك، من محافظ كركوك وقيادة شرطة محافظة كركوك ومدير دائرة صحة كركوك والمقر المتقدم للعمليات المشتركة، وكذلك نقابة الفنانين العراقيين فرع كركوك ونقابة فنانين كردستان فرع كركوك، كان لهم دورا بارزا في نجاح هذا المهرجان، وأنا ابن نقابة فنانين عراقيين، فأهلا بكم مرة أخرى، وإن شاء الله نحو التقدم وإلى الأمام. شكرا جزيلا. تاج راسي اخوتي انتم، شكرا لكم. سپاس بۆ هونەرمەند عیماد جاف بۆ پێشکەشکردنی گۆرانیەکانی و هەروەها سپاس بۆ هونەرمەند قاسم غەمگین کە ئەوتەیەکی بە زمانی عەرەبی پێشکەش کرد. لەبەرەوەی ماوەیە کە شیعری جوانت بۆ نانووسم، بیستم گلەیت کردووە لە بەختی خۆت، بڕوات هەبێ هەموو شەوێک لاپەڕەیەک دەرەهێنم لە بری شیعر گریان ئەنووسمەوە بۆت. ئێستاش خانمێک چەند گۆرانیەکتان پێشکەش دەکات، ئەویش خاتوو لاڤینە. با بفەرمێن.
بدايا كسينا يبار ونرلك شايا هالشروكا وكوك يشكروك بدرك سركا ونرلك شايا هالشروكا وكوك يشكروك بدرك سركا كركوكك وتفخامي هناك بدايا كسينا يبار كركوكك وتفخامي هناك بدايا كسينا
زۆر سپاس. سپاس بۆ هونەرمەند خاتولاڤین بە هیواین خاتونەکان هەمیشە لە هونەردا زیاتر بن و زۆرتر بن بەو پێی هونەر ترۆپکی جوانیە. تۆ بڕوانە چەندە جوانە ئەم هونەرە لەگەڵ خوێنمان ئاوێتەیە و تاجی سەرا لە فێستیڤاڵی شانۆدا شەقام ماڵ بوو لە بازنەی داهێنانیشدا ڕۆژ و هەفتە و مانگ و ساڵ بوو. ئێستاش هونەرمەندێک کە خوێنگەرم کە هەمیشە هەوڵ ئەدات ئەسپی خۆی تاو بدات لا گۆڕەپانی هونەردا، ئەویش هونەرمەند دکتۆر یاسین قەلەندەرە با بفەرمێت. سڵاو هەمووتان بەخێر بن، سەر چاو بەخێر بن.
آرام بگرات و بۆ ئارامی جانی من فرمێز باکام بچێ لە سار چاوانی من آرام بگرات و بۆ ئارامی جانی من فرمێز باکام بچێ لە سار چاوانی من ئەی دڵی ساری من هەو نازداری مەکە هەونا بۆ یاری خۆت بێقاراری مەکە ئەی دڵی ساری من هەو نازاری مەکە هەونا بۆ یاری خۆت بێقاراری مەکە تۆ بۆچی ڕسوابی مەجنونی شەیدابی تۆ بۆچی ڕسوابی مەجنونی شەیدابی باقی سینە ئارام بنیشە شادی ببینە لای لای دڵێم لای لە باقی سینە ئارام بنیشە شادی ببینە یارت مەیلی نییە مەیلی تۆ بۆچیە آخر بۆچی دڵێم وە ئارامەتیە یارت مەیلی نییە مەیلی تۆ بۆچیە آخر بۆچی دڵێم وە ئارامەتیە ئەی دڵی زاری من ئەو نازداری مەکە هەونا بۆ یاری خۆت بێقاراری مەکە ئەی دڵی زاری من ئەو نازداری مەکە هەونا بۆ یاری خۆت بێقاراری مەکە تۆ بۆچی ڕسوابی مەجنونی شەیدابی تۆ بۆچی ڕسوابی مەجنونی شەیدابی زۆر سپاس
بابا حيك ألف رحمة لبيك هذول اللي عذبوني هذول اللي مرمروني وعلى جسر مسيب سيبوني على جسر مسيب سيبوني ميحانة 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 غابت شمسنا الحلو ما جانا غابت شمسنا الحلو ما جانا حياك حياك بابا حياك ألف رحمة لبيك هذول اللي عذبوني هذول اللي مرمروني وعلى جسر مسيب سيبوني على جسر مسيب سيبوني زور صفات دکتۆر یاسین قەلەندەر هەروەها سوپاس بۆ ژەنیارانی ئازیز کە بە دەست و پەنجە ڕەنگینەکانیان هێندەی دیکە فێستیڤاڵێن قەشەنگتر کرد هونەرمەند ئاراس ڕەفعەت ئامێری ئۆرگ هونەرمەند حەیدەر ئەکرەم ئامێری عود هونەرمەند شاباز عومەر ئامێری کەمان هونەرمەند ئەمجەد غازی ئامێری ئۆرگ سوپاس بۆ سەرجەمیان کە توانیان ئاهەنگەکە یاخود فێستیڤاڵەکە ڕازاوەترکەن باشان و هوەر بکەینە ئارامی دڵ و دەروون با ئیدی هەنگاوەکان داگیری کات گشت گردوون با لەم شارەی کەرکووکەوە پەیام بنێرین و بڵێین ئێستا زانیتان گەر پاڵپشت بن ئێمە کێین ئێستاش داوا لە کاک نەژاد نەجم دەکەین بفەرمێت بۆ بڕوانامەی ڕێزلێنان کە بۆ ئەو کەسانی کە ڕۆڵیان هەبووە لە سەرخستنی فێستیڤاڵەکە ئازیزان لەبەرەوەی کات زۆر درەنگە ئێمە بڕوانامەکان دابەش ناکەین بەڵام حەقی هەموو هونەرمەندانەی کە لەگەڵ مامانوو بوونە داوایان لێکم بەس بێنە سەر ستەیج بە دوایی ئەمە یەکسەر کۆتایی دیاریەکان و یەکەمەکان پێشکەشەکەین هەوار فارس وەکو لژنەی باڵا لەگەڵمان بوو ماوەسا سیروان عومەر سەرۆکی سەندیکای هونەرمەندانی کەرکووک ئوستاد قاسم غەمگین خاڵدار قەواڵی بەرهەم یاسین هەموو ئازیزانە بێنە سەر ستەیج کە مانوو بوونە سامان ئەحمەد علی ئاراز گەیلان سەباح عیماد جاف شاخەوان غالب دەیان ناوی تر کە مانوو بوونە لەم فستیڤاڵە ئێمە هەموو بەشەکانی پێشوازی سکیوریتی لانەشکۆر هەموو ئەمانە خەڵاتمانێ بەڵام دواتر ئەو ڕێزلێنانانە پێشکەشەکەین لەبەرەوەی کات درەنگە زۆر سپاسی ئەم هاوڕێیانە مەکەن لەگەڵ مابوون یوسفی سکیوریتی کە زۆر مانوو بوو چەند ڕۆژە هەموو هاوڕێیانە لە هەموو شوان هەرکی وەکو ڕاگەیاندن بۆیە زۆر سپاس هاوڕێیان بڕۆن زۆر سپاسانەکەم بۆ پشتیوانی فستیڤاڵ داوا لە لژنەی داوەریەکەین بە سەرۆکایەتی دکتۆر دڵشاد مستەفا بابێتە سەر ستەیج
باش لجنەی دادوەری بە سەرۆکایەتی دکتۆر دڵشاد مستەفا با فەرمێ. دکتۆر منتەها تاڕق ئەندامی لجنە با بفەرمێ. شانۆکار ئەفشین ناسری با بفەرمێ. شانۆکاری کەرکووکی و گەنج ڕێبین قادر با بفەرمێ. ببورن بۆی بتوانین بە جوانترین شێوە لەگەڵ لژنەی دادوەری بین چکە ڕاستپاردەیانەیە. ئازیزان ئێمە ئەم شەو کۆبووینەتەوە بۆ ئەوەی ئەم مەراسیمە بە تایبەت پێشکەش بکرێ، بۆیە زۆر پەلەمان لێ مەکە، نەزانم برسیتانە و خەلەقن و وەزعەکە زۆر ناخۆشە و بۆ هەنێک هەیە باشە. داوا لە دکتۆر دڵشاد دەکەین بۆی ڕاستپاردەکەیە بێ و دەست بکە. ئیتر مایک بۆ دکتۆر دڵشاد و لژنەی داوەریە فەرمونون. ئێوارتان باش، ببورن کاتەکەی زۆر درەنگە لەبەرەوە بە ناچاری و بە خێرایی هەوڵەین هەموو شتەکان تێپەڕێنین بۆی کە ئێوەش ماندوویتان بحەسێتەوە. بەیاننامەی لیژنەی داوەرانی خولی شەشەمی فێستیڤاڵی شانۆی شەقام لە کەرکووک لە سەرەتای سەرهەڵدانیەوە شانۆ وەک چالاکێکی مرۆڤانە بەشێکی گرنگ بووە لە گزارشکردن لە خودی ئینسانەکان و لەوێشەوە وێنەیەکی تا ڕادەیەک دیاری کۆمەڵگە مرۆڤایەتیەکان. بۆیە لەو ڕۆژگارەوە تا ئەمڕۆ لەگەڵەوەی وەک فینۆمینێکی ئێستاتیکی لێ ڕوانرێ ناکرێت لەو بنیادە سۆسیۆ سیاسیانەی کۆمەڵگاکانیش جیا بکرێتەوە. شانۆ پەیامی ئاشتی و پێکەوە ژیان و بەرەمهێنانی جوانیە. جوانیەک ژیان بە هەموو دەردی سەریەکانیەوە دەباتە ئاستێک توانای بەرگەگرتیمان بمێنێ. لێرە لەم شاری نمایندەی هەموو عێراقەکە نمونەیەوەمان پیشانەیە کابێت چ جۆرە لە گوتاری مرۆیی کۆمەکمان بکە بۆ سەقامگیری و ئاشتی کۆمەڵایەتی. کەرکووک شارە زیندوو دڵگیرەکەی ئەم وڵاتە سەرزەمینی کۆکردنەوەی هەمومان لە دەوری ئەو هێزە مرۆییە مەزنەی بیرمانە خاتەوە کە ئێمە ئێستا لێرەین بۆ هێنانەگۆی مەراقێک کە دەمانکرۆژێ وەلێ هێشتا تەڵی هیوایەک ماوە و لەو دەلاقیە و چالاکیە مرۆییەوە دەڕژێتە ڕۆحمانەوە تا ئومێدی ئایندە لە هەناوماندا چرۆ بکە. لە سۆنگەی بەرپرسیارەتیەوە شێت شیکاریەکی ورد و خێرا بۆ بەرهەمانە بکەین کە لەم چەند ڕۆژەی ڕابردوودا لە نمایش و ئاپۆرادا بەری کەوتین. دەمان خاتە بەردەم پرسیار لە شوناسی شانۆی شەقام و ماهیەتی ئەو فۆرمە شانۆییە. داخۆ و بنەما و ڕەگەز و پێودانگانە چین کە دەشێن لە نمایشێکە هەبن تا بە نمایشی شەقام ناو ببرێن. ئەوە ئێستا گوزەرێ لە چوارچێوەی شانۆی شەقام پێشکەش بەبینەرەکرێ دەبینین هەندێک کەڵکەڵەی جیاواز لە نێویاندا دەخولقێ، هەندێکیان سەرقاڵی گەیاندنی پەیامێکی ڕاستەوخۆن، گاهێک هاندەر و وروژێنەری بابەتی هەنووکەی سیاسی و کۆمەڵایەتی، گاهێکیش سەرقاڵی شیکارین بۆ دۆخە جیاوازەکانی کۆمەڵگە و ڕەخنەی ڕاستەوخۆ بۆ هەندێک کۆنسێپتی دیار. بۆیە پێشنیاری گەڕانی زیاتر لە دوی شوناس و ماهیەتی ئەم فۆرمە لە شانۆ دەرفەتێکی جیاواز و ناوازە دەخاتە بەردەم کارشوناسانی کە جۆرێکی تر لە هۆشیاری بەرهەم بێنن تا بواری هەڵکۆڵینی زیاتر لە نێو مانا و زناک و پەنهانەکانی لە ڕاژەی بەرەو پێشچوونی مرۆڤایەتی فراهەم بێ. لیژنەی داوەران جگە لە ویژدانی مرۆیی هەندێک پرنسیپ و بنەمای ئەکادمی و زانستی لە میانەی هەڵسەنگاندنی کارەکاندا بەکار بردووە. هاوکات خودی پەیام و دروشمی فێستیڤاڵ و فرەهەستەوەری دۆخی کەرکووکیشی لە بەر چاو گرتووە. لەو میانەوە هەندێک پێشنیار دەخاتە ڕوو. یەکەم، پشتیوانیکردنی خولی شەشەمی فێستیڤاڵی شانۆی شەقام
لەلایەن وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەنگاوێکی گرنگە و پشتیوانیە لەو پانتاییە کەلتوریەی کەرکووک لەسەر نەخشەی دنیا وەک شارێکی زیندوو نمونەی پێکەوە ژیان جێگیرەکە. بۆ ئەم هەنگاوە سەرکەوتووە جێی پێزانینی هەمووانە و دووپاتکردنەوەی پەیامی هەرێمە کە هێزی نەرمی کەلتور دەتوانێت لەم پەڕ و ئاستەنگەکان تێپەڕێنێ و ژیان ڕەنجینتر بکە. دووهەم تەرخانکردنی بودجەی ساڵانەی پێش وەخت بەرچاو ڕوونی دەداتە بەڕێوەبەرانی فێستیڤاڵ تا پێشتر بەرنامە ڕێژی ورد بۆ تەواوی وردەکاریەکانی کات و شوێن و بەرهەم و میوان بکەن و سیمایەکی ڕێکخراوتر بە تەواوی فێستیڤاڵە بەخشێ. سێهەم پێشنیازمان بۆ گروپە بەشدارەکانی فێستیڤاڵ ئەوەیە شانۆی شەقام شانۆیەکی سادەیە بەڵام قوڵ، ڕاگوزەرە بەڵام فرەواتە، ساکارە بەڵام هۆشیار، شانۆیەکە بە شوێن وەرگردا ئەگەڕێ وەلێ ڕەچاوی کاتی سەنگینی ئەکات و لە 20 بۆ 25 دەقیقە تێپەڕ ناکە. ناڕازیبوون و یاخیبوون هاوارێکی بێزارکەر و درێژدادڕ نییە، بەڵکو بروسکەیەکە مکوڕبوون لەسەر بەدەستێنانی ماف ئامانجێتی. چوارەم لە ئێستادا و تا ئایندەیەکی نزیکیش هیچ هۆڵێکی گونجاوی نمایش لە کەرکووکدا نییە. بۆیە نمایشی شەقام ئەڵتەرناتیفێکی دروستیە و دۆخەیە و دەربازێکی گرنگە بۆ نمایشی کەلتور و پەیامەکانی ئاشتی و پێکەوە ژیان و ئارامی و سەقامگیری و بەردەوامی ئەم فێستیڤاڵە دۆخی کەرکووک ئارامتر و سەنگینترەکە. پێنجەم پێشنیازی فراوانکردنی پانتایی خەڵاتەکانەکەین تا لە فستیڤاڵەکانی ئایندەدا دەستکراوەتر لیژنەی داوەران بتوانێ بڕیاری بەخشینەکانی بدات و بتوانێ پلەبەندیەکی دروستتر و گونجاوتر بۆ هاندانی بەهرەی بەشداربووان دابنێ. شەشەم لیژنەی داوەران پێشنیارەکە لە خولەکانی داهاتوودا شانۆی منداڵان کە کاتەگۆریەکی جیاوازە لە نێو کاری گەورەکاندا نەبێ تا مناڵان و بەهرەکانیان لەگەڵ هاوتەمەنەکانی خۆیان لە پێش بڕچێدا بن. دوجار و لەم فێستیڤاڵەدا تیکتاکی جیهانی مرۆڤەکان لە میتا کۆکاینی ئەم ژیانەی تامی ژەهر و هەنگوینەیە هاوڵاتی VIP کەمانچەکەی منەگرێ بەدەستێەوە و ناڵەی گوێ درێژێکی یەکگرت و پارانۆیا ئامبازیە بێت و هاوارەکە بێدەنگ دامەنی شنیاران چونکە هێشتا چاوەڕێن لە دێوی چرای جادویی بپرسین چێ داوەریمانەکە. ئێستاش با بەڕێز دکتۆرە متەهاب فەرمێت هەمان بەیاننامە بە زمانی عەرەبی بخوێنێتەوە. مساء الخير، مساء الجمال والفن، مساء المسرح. بالنيابة عن لجنة التحكيم أشكر مدينة كركوك وأشكر جميع الحضور على هذا الكرنفال الجميل، كرنفال متنوع من شتى بقاع أرض العراق العظيم الجميل. البيان الختامي للجنة التحكيم: منذ بداية بدء المسرح كنشاط إنساني حذق للتعبير عن ما يجول داخل الإنسان والنفس البشرية، ومنها يعطي صورة واضحة عن المجتمعات البشرية بأسرها. لذا فهو ذلك اليوم الآن وهو يبدو كظاهرة جمالية، لكن لا يمكن فصله عن البنية السوسيولوجية للمجتمع الإنساني. المسرح بوصفه رسالة سلام وتعايش وجمال، جمال يبدأ على تحمل عبء المآسي التي تملأ المشهد المسرحي اليومي المعاش هنا في بلد الحضارات وفي العالم أجمع. هنا في هذه المدينة التي تمثل الفسيفساء العراقي نلمس الخطاب الإنساني الفعال الذي يساعدنا على فهم وتفسير حالة الطمأنينة
والوئام الاجتماعي الذي يتغلغل في عمق المجتمع الكركوكي. كركوك القلب النابض، أرض التآلف والتآخي، تظهر لنا نموذج الخطاب الإنساني الذي يساعدنا على التمعن في الاستقرار والسلام الاجتماعي المحبذ لدى الجميع. هنا تجمعنا ومن حولنا ذلك الحضور المهيب بفرضية نحن الآن هنا لاستنطاق الواقع المرير الذي عاشه الجميع خلال العقود الماضية، مع ذلك البصيص من الأمل بأن هناك غد مشرق آت لا محال. ومن موقع المسؤولية التي تقع على عاتقنا كلجنة تحكيمية تحاول أن تقيم بمهنية، يجب أن نقف على بعض النقاط المهمة التي تساعدنا في تحليل ما شاهدناه من عروض، والسؤال حول هوية مسرح الشارع وما هي ذلك الشكل المسرحي. ما هي الأسس والعناصر التي يجب أن تتوفر في عروض الشارع حتى تحمل تلك التسمية صيغتها الصحيحة؟ ما تقدم من نشاطات غير تقليدية في إطار عروض مسرح الشارع، إن بعض العروض أخذت حيزاً آخر في عملية التواصل مع المتلقي، وأخذت على عاتقها إيصال معاني وخطابات مباشرة حول مفهوم معين، بدأت تحريضية توجيهية تارة، وتأخذ طابعاً آخر كتحليل لوضع سياسي أو اجتماعي مبني على النقد المباشر لظواهر المعاشة تارة أخرى. هذا ما يدفعنا إلى التمعن في المفهوم ودراسة الظاهرة على أسس علمية للوصول إلى استنتاجات أو اكتشافات جديدة تساعد العاملين في هذا المجال على التنقيب في أعماق ما يقدمونه كفن يمثل ويخدم الصالح العام. أخذت اللجنة في نظر الاعتبار مبادئ وأسس أكاديمية وعلمية في عملية التقييم، بالإضافة إلى الطابع الإنساني الحي وما يؤول إليه المهرجان بحد ذاته من قيم نبيلة، والأخذ بما يدور في هذه المدينة من أمور متعالقة بالواقع الاجتماعي والسياسي. من هنا تقترح لجنة التحكيم عدة مقترحات، وهي: أولاً، دعمت وزارة الثقافة لإقليم كردستان هذا الصرح الحضاري المتميز كخطوة إيجابية مهمة ودعماً للمساحة الثقافية لمدينة كركوك، والتي تدفع بالمدينة إلى الثبات على خارطة الثقافة العالمية كمدينة السلام والتعايش السلمي. لذا نبارك هذه الخطوة التي أثبتت بمثابة التأكيد على رسالة الإقليم النبيلة للتواصل الإنساني والتي تتجاوز كل العقبات. ثانياً، تخصيص ميزانية سنوية ثابتة من قبل الجهات المختصة تعطي صورة واضحة للقائمين على المهرجان بأن يخطوا بشكل أفضل لقضايا المتعلقة بالعروض المشاركة وأماكن العرض والضيوف، ولرسم خارطة طريق لإظهار طاقات المدينة بأفضل الطرق المتعلقة بها. ثالثاً، تقترح على الفرق المشاركة بأن يفهموا ماهية مسرح الشارع، لأن هذا النوع المسرحي بقدر ما هو بسيط ولكنه عميق، ارتجالي ولكن ذا معنى، سهل ولكن يحتاج إلى وعي، شامل، مسرح يبحث عن المتلقي ويراعي وقته الثمين، لذا لا يتجاوز عروضه ما بين 20 إلى 25 دقيقة. هو التمرد والاعتراض ليس الصراعات مزعجة وطويلة، بل
يأتي بصورة برقية تتناغم للوصول إلى مبتغاها. ثالثا، الآن وإلى مستقبل قريب ليست هناك قاعات ومسارح في كركوك، لذا مسرح الشارع يكون أفضل بديل معرفي تواصلي لخلق الأجواء الفنية ومنفذ مهم للخروج من هذا المأزق ولعرض ثقافة الشعوب المتآخية والمتعايشة في سلام، وليست صورة وليبث صورة المدينة التي تنعم بالاستقرار والطمأنينة. خامسا، تقترح لجنة التحكيم في الدورات القادمة زيادة عدد الجوائز حتى تتمكن اللجان من أن يحكموا ويقدروا جهود المشاركين بشكل أفضل ولخلق جو تنافسي أكبر والذي يصب في خدمة المهرجان. سادسا، توصي لجنة التحكيم بعدم الخلط بين مسرح الطفل ومسرح الشارع، لأن مسرح الطفل يشكل مسرح خاص، ولنسمح للأطفال بالتعايش ويقدموا ما هم يجب أن يقدموه. أخيرا وليس آخرا، تيك توك عالم البشر في ميتا كوكايين، هذه الحياة بطعم السم والعسل. يأتي المواطن VIP بكمان يعزف أنين الحمير المتحدة ويصاب ببارانويا ويصرخ لا تبقوا صامتين أيها الأحبة، لأننا بانتظار غول المصباح السحري ليخبرنا من يحكمنا. نتمنى للمهرجان الموفقية في دوراته القادمة. زۆر سپاس بۆ پشتیوانی لە فێستیڤاڵی شانۆی شەقامی کەرکووک. هونەرمەند ئەفشین ناسری پێشنیاری کاندیدکردنی دوو بەرهەمی لە نێوەم فێستیڤاڵەوە کردووە بۆ بەشداری لە دوو فێستیڤاڵی شانۆی شەقام لە ئێران. بەڕاوێژ لەگەڵ لیژنەی داوەران دوو بەرهەم دەستنیشان کراون. دعما لمهرجان كركوك وبجهود الفنان أفشين ناصري عضو لجنة التحكيم، سوف ترشح لجنة التحكيم عملين لمهرجانين دوليين في إيران، وهم نمايشي أو عرض بارانويا لمهرجان فجر الدولي، عرض ميتا لمهرجان بيرانشاه. نمایشی پارانویا بۆ فستیڤاڵی فەجری نێودەوڵەتی و نمایشی میتا بۆ فستیڤاڵی پیرانشار. بەر لە هەموو شت لیژنەی داوەران پێشنیاری دوو خەڵاتی تایبەتی کردووە بۆ لە بەرچاوگرتنی بەهرەی بەشداربوانی ئەم فستیڤاڵە و بەخشینی مافێک کە سنوورداری ڕێژەی خەڵات لە هەندێکیانی زەوتەکە.
قبل كل شيء تقترح لجنة التحكيم جائزتين للأخذ بعين الاعتبار الطاقات الإبداعية المشاركة في المهرجان وللخروج من من الحدود الضيقة المفروضة على اللجنة. أوكي. سڵاو ڕێزم هەیە بۆ هەمووتان لێژنەی دادوەران بۆ هاندان و پێزانین بۆ ئاکتەرەکانی ئایەندە خەڵاتی خۆی پێشکەش دەکا بە دوو دانا کچی توانای نمایشی شانۆی چێ دەبێتە داوەرمان؟ ئیمان زانیار بیتاڕەوف. کاک نەژاد سەرۆکی لیژنەی فستیڤاڵ فەرمێ بۆ دابەشکردنی خەڵاتەکانی. Spread your wings and fly, go! Spread your wings and fly, go! هذه كانت جائزة الممثلة الواعدة والتي تمنحها اللجنة لإيمان زانيار وبيتا رفيق عن عرض من يحكم بيننا. خەڵاتی باشترین کاری گروپی دوو نمایش بۆ کاری گروپی کاندید کراون. دکتۆرە منتەهایان خوێنێت. طبعا الإضاءة ما تخليني أشوف وما جايبة النظارات مالتي. أي اختارت لجنة التحكيم جائزة فريدة لاحترام طاقات جبارة عملت كفريق واحدا عملا جماعيا رائعا وجسدت مشاهد صعبة وجميلة. رشحت لهذه الجائزة عرض أولا عرض كوكايين إخراج دكتور كريم خنجار. العرض الثاني لا تبقوا صامتين أيها الأحبة للمخرج رزقار أمين. وقد ذهبت الجائزة إلى منحت الجائزة لعرض خەڵاتەکە بۆ نمایشی لا تبقوا صامتين أيها الأحبة للمخرج رزقار أمين وللممثلات المبدعات في العمل. يتفضلون. باکچە ئاکتەرەکان فەرمن بۆ وەرگرتنەوە خەڵاتە پێکەوە لەگەڵ کاک ڕزگار. Spread your wings and fly, go! Spread your wings and fly, go!
Spread your wings and fly, go! لێرەوە دەچینە نێو دۆخی فەرمی و خەڵاتەکانی فستیڤال. أتت ساعة الجد، جوائز المهرجان. Spread your wings and fly, go! خەڵاتی یەکەم خەڵاتی باشترین ئەکتەری کوڕ، جائزة أفضل ممثل فرمو ماموستا الدكتورة منتهى. ألو Spread your wings and fly, go! کاندیدەکان بۆ ئەم خەڵاتە جائزة أفضل ممثل، وقد ترشح لها كل من حامدي رازلاي عرض عالم البشر، حسين مدوحي عرض برنايا، حسن حنتوش عرض بارانايا، حمشانو عرض ركلة. هاوڕێ هەزایی نمایشی جیهانی مرۆڤەکان، حسێن مەدوحی نمایشی پارانۆیا، حەسەن حەنتوش نمایشی پارانۆیا، ئەمەی شانۆ نمایشی تێ هەڵدەنشان. وقد ذهبت الجائزة إلى خەڵاتەکەش دەبرێت بە جائزة أفضل ممثل، خەڵاتی باشترین ئەکتەری کوڕ ئەبەخشرێت بە ذهبت إلى هارون رزاق خەڵاتی باشترین ئەکتەر بابڕێز کاکڕێبین بفەرمێ بۆ پێشکەشکردنی خەڵاتەکان. کاکڕەبین محەممەد بفەرمێ بۆ پێشکەشکردنی باشترین ئەکتەری خۆڕ بۆ هاورێ ڕەزایی. بابڕێز هاوڕێ ڕزایی فەرمێ بەرگچەی خەڵاتەکەی. ئەم خەڵاتانە جگە لە قەڵغانی فستیڤال بڕێک پارەشی لەگەڵایە بۆی پیرۆزبایی لە براوەکانی یەکەین. Spread your wings and fly, go! پیرۆزە Spread your کاکاو. wings and fly, go! خەڵاتی باشترین ئەکتەری کچ، جائزة أفضل ممثلة مامۆستا ڕێبین. ئێوارەتان باش. مامۆستا ڕێبین خۆی وەری ناگرێت پێشکەشێکا خەڵاتە. خۆ نایدەین بە خۆی با بە خۆ نایبم بۆ خۆم. نایدان بە خۆ خۆی پێشکەشێکا فەقیرە. جائزة أفضل ممثلة، خەڵاتی باشترین ئەکتەری کچ، كانديدەکان المرشحات
نازیلە ئەمینی نازلة أميني لە نمایشی جیانی مرۆڤەکان في عرض عالم البشر. ژواندارە جوان دارة لە نمایشی یاران بێدەنگ من في مسرحية لا تبقى صارتين أيها الأحبة. سیما عوثمان سيما لە نمایشی یاران بێدەنگ دامەنیشم في مسرحية لا تبقى صارتين أيها الأحبة. ئیسراء یاسین إسراء ياسين لە نمایشی حەمیر المتحررة في مسرحية حميدة متحدة. چەپەیەکی بەهێز البيان صاحبين شاكم من جنبينيا. تا چەپڵەیەکی بەهێز لێ نەدەن خەڵاتەکە نادەم بە کەس صندوق جائزة أفضل ممثلة تذهب إلى نازیلە ئەمینی نازلة في مسرحية عالم البشر. با خاتون نازیلا فەرمێ بۆ وەرگرتنی خەڵاتەکەی و سەرشانەمان بۆ ڕوو ناکەنەوە با ئێمەش بیبینین. پیرۆزە خاتون نازیلا. شكرا شكرا شكرا. خەڵاتی باشترین بیرۆکە با کاگەفشین فەرمی جائزة أفضل فكرة مسرحية. خەڵاتی باشترین بیرۆکە کاندیداکان المرشحين نمایش شانۆی عرض میتا ميتا بە دەرهێنانی شوان جەلال إخراج شوان جلال. شانۆی عرض چێ داوەریتان دەکات من يحكم بيننا بە دەرهێنانی هەردی هادی هردي هادي. شانۆی مسرحية تیک تاک تيك تاك بە دەرهێنانی إخراج نازیلا ئەمینی نازلة أميني. خەڵاتی ئەوڵی باشترین بیرۆکە جائزة أفضل فكرة عرض مسرحي بە شانۆی تذهب إلى مسرحية ماتا شوان جەلال. متى برنامج شوان جلال. باكات شوان فرنا بوابتين خلاصة كينا شعب الله برونا كانوا كان. Put your wings and fly, go! Spread your wings and fly, go!
fly. Go. خەڵاتی باشترین دەرهێنان جائزة أفضل مخرج مامۆستا ڕێبین فەرموو هەچی شتێ مەڵێ لای مامۆستا ڕێبینە جائزة أفضل مخرج خەڵاتی باشترین دەرهێنان کاندیدەکان المرشحين پارانۆیە پارانۆیە دەرهێنانی مستەفا زوێهری إخراج مصطفى جیهانی مرۆڤەکان عالم البشر دڵناز ئەفاری یاران بێدەنگ دامەنیشن ڕزگار ئەمین دەرهێنانی دەربەر ڕزگار ئەمین إخراج الكلام ڕزگار ئەمین نازیلە ئەمینی إخراج نازيلة أميني وتذهب الجائزة إلى خەڵاتان بۆچی وازی لێ بێنن با چەپڵەیەکی بەهێزمان گوێ لێ بێ صفقة 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 خەڵاتی باشترین دەرهێنان جائزة أفضل إخراج ذهبت إلى نازیلە ئەمینی نازيلة أميني لشانوية تيك تاك نازيلة أميني في مسرحية تيك تاك فرمو نازيلة خانم أمروش روناچی شانو كمان توي صفقولها صفقولها Spread your wings and fly. Go. Spread your wings and fly. Go. گرنگترین خەڵاتی فستیڤال هەمیشە خەڵاتی نمایشی فستیڤالە جائزة أفضل عرض متكامل منیش دەبێ خەڵاتێ بم ئەی کوا کاک نەژات کوا جایزەکە کوا خەڵاتێک کاک نەژات کوا خەڵات بيانا كاكا بيانا للراي لا ايوه كاكا جانورة تو خلاطة ما بري جاري دعاي وقتي قولني ليش ما ينطين الجائزة عنا دورة كاكا للراي اخواني لاق بين شاش رجل بيوي جائزة أفضل عرض مسرحي عنده ما ينطيني شو أسوي ولا براب ما نريد رنة بالساقوم طبعا مدينة كركوك مشهورة بالدراجات الهوائية تراث قديم يمثل المدينة ركاكي شي بيقري الاسكريتيانا اللي يسأل درنج معنا يلا جماعة الأمن لزموا جيبوا لي الجائزة بقينا باخوي بي ما نري كاكل شيء ريكي كان نلي قدامي بس بمري خلاص انطيني انطيك فلوس مجايب الحمد لله هي خطي إيه. شكرا زور سباس
خەڵاتی باشترین نمایش جائزة أفضل عرض متكامل. المرشحين للجائزة كانديدا كان يم خلاطة أقول بكوجنو باتشامن ليبي جيهاني مروفكان، عالم البشر، تيك تاك، و بارا نويا مرشحين. وتذهب الجائزة إلى خلاطة كجبو تاريخ شامليني والله ناي راسن با موبايلكم دربي أنا لايتك إذا موسيقى هادي صوت باس لو يخوم نبي نابه خلاطة كجب خشريبة. تذهب الجائزة إلى مسرحية بارانويا إخراج من إخراج مصطفى الظواهري. شارعي بارانويا بريغاني مصطفى ظواهري با ستافي مناقشة كفر من بوغرتي خلاطك. Spread your wings and fly. Go. And fly. Go. كاغنجات خلاطێکی خۆشی پێشکەشیکە. طبعا خەڵات من نییە دکتۆر وڵی ئەڵێ ناوەکەی شمەڵێن پارەشە. ئەم خەڵاتە تایبەتە و پێشکەشە بە دوو ئەکتەری بەتوانە بیتا و ئیمان. جائزة خاصة مقدمة لبيتا وإيمان، بس ما حد يدري منو اللي قدم الجائزة. مفاجأة. زور سباس بخيرات. زور سباس على دباني خوشوي. شكرا جزيلا لحضوركم، ونتمنى أن نلقاكم في لقاءات قادمة وفي مهرجانات أخرى بإذن الله. والسلام عليكم ورحمة الله وبركاته. عزیزان زۆر سپاس. ئێمە هەمومان بەرەوە پاسەکانە چین بۆی نان بخۆین و دواترش بگەڕێنەوە بۆ ئوتێل. سپاس. هەموو ئەوانەی کە خەڵاتیان وەرگرۆ بێنە سەر ستەیج بۆیان نەبگرێن. ئەوانەی خەڵاتیان وەرگردۆ بێنە سەر ستەیج بۆیان نەگرتن. بە عەرەبی دکتۆر. فليتفضلوا.
پەیمانگەی ڕاهێنانی میدیای تۆڕی میدیای عراق بەردەوامە لە ئەنجامدانی خۆلی پەرەپێدان لە بواری تەکنیکی و میدیا بە نوێترین تەکنۆلۆژیای زانستی و میدیایی و بە سەرپەرشتی مامۆستا و وانەبێژان خاوەنی پسپۆڕی میدیا. خولەکان بریتین لە ئامادەکردنی بێژەر و پێشکەشکاری بەرنامە و مۆنتاژ و ئامادەکردنی پەیامنێر و فۆتۆگرافەر و هەواساز و دەرهێنانی رادیۆ و تەلەڤیزیۆن جگە لە خولەکانی تری گەشەپێدان لە پسپۆڕیە جیاوازەکان. ئامانجی پەیمانگەی ڕاهێنانی میدیا ڕاهێنان و گەشەپێدانی گەنجانە لە بواری ڕاگەیاندن و لە بواری تەکنۆلۆژیادا بۆی بتوانن لە بواری ڕاگەیاندن و ئێزگە و تەلەڤیزیۆندا کار بکەن. قبور ذلات هالوكل وسطور صبر أصحابه 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 حملنا أنواع التعب ما نعرف أسبابه 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 ما حد فينا يعرف البينا وياهو اللي يجي يغثنا ويبكينا ما حد فينا ويعرف البينا وياهو اللي يجي يغثنا ويبكينا شقد شفنا يا عالم ظلوم يا ويلي يا يابا ايش قد شفنا يا عالم ظلوم يا ويلي يا يابا يا ويلي يا يابا يا يابا يا يابا ايش قد شفنا يا عالم ظلوم يا ويلي يا ما حد يريد ولاله الطاغي والمغرور المغرور المغرور ما تدوم لي واحد داره لازم عليه الدور 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 انكتب بدمعنا كل ألم بينا وحيطان باب الشيخ تحمينا انكتب بدمعنا كل ألم بينا حيطان باب الشيخ تحمينا ما دام كلها فتقام ما تظل ترى ذيابه ما دام كلها فتقام ما تظل ترى ذيابه بەخێر بێ مامە سەباح سەر چاوماتی زۆر سپاس یاخوا بەخێر بێ سپاس گیانەکەم چۆنی سپاس بۆ خوا من هاتم بۆی ببم بۆ شوێ باجارێ ئیزن لە دایکی وەرگرین ئەو کاتە پێ دەڵم بۆ کوێ ئەی بەخێر بێ یاخوا سەباح گیان سڵاو سڵاو بایرە چۆنی
ئەی تۆ باشی؟ یعنی هەوڵێم خۆم کۆکەمەوە. زۆر باشە سەباح، هەوڵ بە خۆت کۆکەیت و دوور لەو کارانی کە خەم ناکەکە. بەڵام ڕاستەوێ خەم بەرۆکم بەرنایە. بۆچی؟ وەکو بڵێ جەماعەتەکەم کە ڕۆژانە ئەم بینین ڕاهاتبووم بیان بینم. ئەوان ژیانیان جێهێشت و منیان بەجێهێشت. وایان کرد هەمیشە قسە بۆ خۆم بکەم. ئەزانم سەباح، بۆچی قسە بۆ خۆتەکەی؟ نازانم باهێرە. داخیشی گەورەیە لە سنگمە. ئەزانم بۆچی و خەمانت خچۆتە سەر شانەکانە. خەمی وڵاتێکە باهێرە، خەمی وڵاتێک. ئەمێ بزانم ئەو خەمە چۆن لەگەڵ تۆیا دەستی پێکرد. ئەم خەمانم لە سەعیدی برامەوە بەمایەوە. سەعید خوا لێی خۆش بێ شەوانە ناخەوت، تەنیا بیری لەم وڵاتە کردەوە. ئەزانم. بەهەرحاڵ ئەم وێنەیەم دۆزیەوە لەگەڵ چەند وێنەیە کابوون. ینی ڕۆژانی ڕابردوون بیرەکەوێتەوە. وێنەیەکی سەعیدی تایە، فوادیشی لەگەڵایە، کەسێکی تریشە. من ئەوەیانم ناناسی، ئەتوانی بۆ خۆت هێڵگری یان بێ بە فواد. هەرچەنە من لە فوادیش عاززم، بەڵام تا ئێستا نەیبینیوم. وەکو خۆت دەزانی فواد سەرقاڵە بە کێشەکانی ماڵەوە کە هەرگیز تاو نابێت. پێویست ناکا پێت بڵێم خۆ باشترە مشتەیە زانی. وا بزانم هاوڕێی تازەی هەیە. ئەزانم کێشن. چۆن نەزانێ؟ گەنجێک هەیە لەو گەڕەکەیە ناوی یوسفە، خوێنکاری زانکۆیە، لەگەڵ منە بن کرابوو لە گرتوخانەکە. لەوێ فوادی ناسیوە و زۆر بەدڵێتی بە پەیوەندیەکەی لەو گەڕەکەیە. وەکو تووشیانە ئەوەی نەهات بۆلات تۆ بچۆ بۆ لای. هەر بۆیە هاتم تا داوای ئیزنە لێ بکەم تا مراد لەگەڵ خۆما بەرم بچین لەوێ فواد ببینین. بێگومان ڕازیە بێت، چونکە من لە دەستێکی زۆرە مینام وانێدایە؟ بێگومان دایەکیان لە مامە سەباحە ئەمینتر نییە. بڕۆ بە قوربان. دەی قارەمان، دەی بڕۆ خۆ بگۆڕۆ منی شاوڕێتم. تەنها 5 دقەم پێچێ.